میوانێکمان لەگەڵدایە زیاتر لە سەر ئەوە قسەی زیاتر دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز کاک ئاری هەرسین ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی لە سلێمانی وەڵەبجە ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لە گەڵماندایە. کاگاری شەوتان باش، زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتە. باشە کاگاری، پێشەوەی بینە سەر ڕۆڵی سەرۆک بارزانی لە پێکهێنانی عێراق و نزیکردنەوەی لایەنە دڕدۆنگەکە عێراقی نوێ، من دەمەوێت بزانم لە دوای 2003 کورد لە دوای 2003 کە عێراق بە تەواوی داڕما بوو چی کرد؟ چی دەستکەوت و بە چی گەیشت؟ بەڵێ زۆر حاکم شتەوی باش. خۆی لە ڕاستیە من حەزەکەم شتێک بڵێم. فترەی دوای 2003 فترەیەکی دانەبراوە لە مێژووی پێشتری عێراق، بۆ لەبەرەوەی هەموو ئەو شتانی کە ئێستا ئێمەی بینین لە ئەنجامی ئەو دابەشکاریەیە کە لە عێراق کراوە، ینی هەل لە ئەساسی دروستبوونی دەوڵەتی عێراقەوە ئەمە هەیە. اینجا ئەگەر تۆ واز لە سەردەمی مەلیکیش بێنە، ئەگەر لە 58 حسابیکەی لە 58ەوە هەتا 2003 حکومێکی نیمچە عسکەری لە عێراقا هەبوو، حکومێکی مەدەنی وە شارستانی نەبووە. ئەمە شتێک نییە کە ئیتر لە دوای 2003ەوە ئاسەواری نەمابێ و بڵێن عێراق بوو بێ وڵاتێکی مەدەنی و شامی شەریف و ئەمانە. بۆیە هەر قسەیەکەین لە سەر لە دوای 2003ەوە ئەبێ ئەو فترەی پێش 2003مان لەبیر بێ. بەڵام ئەوەی کە کورد یعنی چی کردووە؟ کورد لە 2003 خۆی حتا لەوانەیە ئینسان بڵێ لە پێشتریش، بەڵام تۆ بڵێ لە 2003 ئێمە دوو چۆیسمان هەبوو. چۆیسی یەکەمەوە بوو کە لە میلەتی خۆمان بپرسین، ڕێفراندۆمێ بکەین، بڵێن کاکە ئێمە هەر بمێنینەوە لەگەڵ عێراق، ئایا سیقەمان بەوە هەیە کە ئێمە بتوانین بەیەکەوە سێ قۆڵی ئێمە و سوننە و شیعە وەکو بڵێن زۆرینەی ئەم وڵاتە تەبعاً لەگەڵ تورکمان و ئەمانە ئێمە ئەتوانین بەیەکەوە لە وڵاتیە بحەوێنەوە و بەیەکەوە حکم بکەین و هیچ کێشەمان نەبێ. ئەومان نەکرد ئێمە بەڕاستی. کە لەوانەیە ئەگەر یعنی ئێستا لێم پرسی لەوانەیە بڵێم حەقوو بمان کردیا، بەڵام تازە کە شتێ ڕۆژ ئینسان زۆر سەری نەڕوە. ئەوەی کە چیمان دەستکەوتووە بەشداریکردنی بەڕێز سەرۆک مەسعود بارزانی لە نووسینەوەی دەستور و ئەو مفاوزاتانی کە لە ئەوەڵ حکمی انتقالی لە عێراق هەبوو، دەورێکی زۆر زۆر گرنگی هەبوو بۆ بڵێن تەسبیتکردنی مافە سروشتەکانی خەڵکی کوردستان. ئەوەش لە ڕێی نووسینەوەی دەستورەوە، یعنی بەڕاستی ئەوانشی کە منافسی یعنی منافسی ئێمە بوون وەکو پارتی یا ئێساش منافسن، ئێساش دان بەوەیە ئەنێن کە دەوری سەرۆک بارزانی لە نووسینەوەی دەستورە یعنی چی ئەبوو؟ بە تایبەتی ئەوەی کە ئەو مادانەی کە حەق بە خەڵکی کوردستانیان کە تەمەتوع بە ممارەسەکردنی هەموو حەقە سیاسی و ئابوووریەکان. زۆر باشە کاگاری ببوورە کاگاری، یعنی زۆرێک لە چاودێرانی دەستوری، چاودێرانی یاسایی، هەروەها چاودێرانی سیاسیش دەڵێن دەستوری عێراق بەراورد بە دەستوری تورکیا، ئێران، وڵاتانی دەوروپشت دەستورێکی تا ڕادەیەک باشە. بەڵام قسە لەسەر ئەوە نییە دەستورەکە باشە یان نا، قسە لەسەر ئەوەیە ئایا ئەم دەستورە جێبەجێ دەکرێت، جێبەجێ کراوە. مەسەلەکە ئەوەیە ئایا ئەو عەقڵەی کە ئێستا حکومدارە لە بەغدا ئەو عەقڵە قابلی ئەوەیە کە بتوانێت ئەم دەستورە جێبەجێ بکە، یاخود هەمان عەقڵە عەقڵی کودەداتچیەکانی پێشترە؟ ئەو قسەی جەناب 100% وایە، لە بری ئەوە کافی نییە بۆی قانونی جوان بنووسرێتەوە یا دەستورێکی جوان. مەسەلە جێبەجێکردێتی کە جێبەجێ نەکەی هەرچەند جوانیش بێ نییە. بەڵام من بۆیە ئەوم هێنایەوە جەنابە وتە یعنی کورچی کردووە، من بەس ئیشارە ما بە ڕۆڵی سەرۆک مەسعود بارزانی لە نووسینەوەی دەستورە. ئەمە یەک. اینجا بێمە سەر ئەو ملاحەزەی یا ئەو پرسیاری کە جەنابەت هەبوو، ئایا ئێمەی کورد لەگەڵ ئەو عەقڵیەتەی بەغایە تا چە نەتوانین بڕۆین؟ حەزەکەم شتێک بڵێم کە خۆی لە ڕاستیە زۆر عەیانە، یعنی حەقە ئینسان ئەگەر یەک تۆزیش لە سیاسەت بزانێ ئاگاداری ئەوە بێ. ئەو عەقڵیەتەی کە لە بەغا هەیە یا ئەو عەقڵانەی کە لە بەغا هەن شەرت نییە کلیلی عەقڵیان بەدەستی خۆیان بێ، لەژێر تەسیراتی تران. بۆیە ئەگەر ئەو لایەنانەی کە لە دەرەوەی عێراقن متفق بن لەسەر کۆمەڵێشت، ئەو لایەنانەشی کە لە بەغان بە ئۆتۆماتیک متفقە بن.
ئەگەر ئەو لایەنانە دوورکەونەوە لە یەک ئەو حاڵەتە ڕوویە کە ئێستا لە بەقا هەیە ئەجا بۆیە مەسەلەکە من وای نابینم بە پێچەوانەوە بەڕێی من ئەو سونە و شیعە لە بەغا ئۆتۆنۆم نین لە بڕیارەکانی خۆیان ئەوەی موشیلە گەورەکەی باش کاک ئاری تۆ خۆشت زۆر باش دەزانی ینی ئەم کێشانەی ئێستا لە 2010 ڕوویدا بەڵام حکمەتی سەرۆک بارزانی بووکەنەی هێش ئەو کات ئەو کێشانەی کە ئێستا هەیە ڕێکەوتنێک کرا ڕێکەوتنەکەی هەولێر بوو توانی با حکمەتی خۆی هەموو لایەنەکان لێک نزیک بکاتەوە بۆ خۆ دەزانی و حکوومەتیش پێکات ئەو کاتە چووکە ئەو کاتە علاوی بردی بووە خاوەنینەوە یەک کورسی بوو مالیکی 89 کورسی هەبوو بەڵام پرسیار ئەمەیە هەموو جارێک هەم سەرۆک بەرزانی هەم کورد بوونەتە مەرهەمی پێکەوەژیان و دامرکاندنەوەی شەڕ و پێکدادانەکان بەڵام دوجار هەر کاتێک دەستیان لە کورسیەکانیان قایم دەبێ ڕێک وەکو دوو پشت کلچانەخەنەوە سەر پشتیان خۆ بینیمان مالیکی بە هەمان شێوە عەبادی بە هەمان شێوە هەمان کاریان کرد ئەجا ئەزانی کاک حاکەم ئاخر بۆیە باش سپاسی سەرۆک بەرزانی و خەڵکی کوردستانیان کرد ئەوە بوو هێشتا 4 ساڵ تێنەپەڕی و میزانی هەرێمی کوردستانیان بڕی مەسەر دەستکاری بودجەیان کرد هەروە بێتەوە گەیشتەوەی چەند جارێک هەڕەشە و گوڕەشە بکەن لە عملیاتی دیجلە لە کەرکووک و لەمانە بۆی هێرشکەنە سەر هەرێمی کوردستان اینجا بۆیە بەڕاستی یعنی ئێمەی کورد ئێمەی خەڵکی کوردستان باوا بڵێم ئێمەی خەڵکی کوردستان ئێمەی لایەنە سیاسیەکان حەقا جارێک لە خۆمان پرسین بڵێن ئێمە تاکەی ئەمە ئەکەین یعنی خۆی لە ڕاستی هەموو هەوڵەکە یعنی ئێمە ئەین دوایی خۆمانە بین بە قوربانی ئەو ئیشەیە کە کردومانە بۆیە بە قەناعەتی من یعنی ئەبێ تۆ سەیری کە با من یەکشت بڵێم بەو دوو لەدبوونەی خۆشمانەوە ئەوەی ئەو کێشانی کە لە نێوان ئێمەیەکێتی هەیە و خەڵگەڵێن زۆنی سەوز و زۆنی زەردووەمانە کەچی وەزعی هەرێمی کوردستان 100 قاتی ئەو دی و حەمرێن باشترە لە هەموو عێراق باشترە لە هەموو عێراق مستەقەرتر و ئاوەدانترە حەقا ئێمەی خەڵکی کوردستان ئێمەی لایەنە سیاسیەکان هەڵوێستەیەک بکەین ئیستێک بکەین لە خۆمان بپرسین ئێمە تاکەی و تا چۆ نیازمان هەیە ببینە قەڵغان ببینە حاکم باش ڕاستی ئەگەر ئینسان بێتە سەرق زۆر جار ئەوە سەرێشەی ئێمەش نییە باش کاک ئاری دوا پرسیار ئەگەر بە کورتیش وەڵام دێتەوە من زۆر سپاست دەکەم پێشبینیت بۆ دۆخی عێراق چێ عێراق گڕی گرتەوە بە تەواوی تشرینیەکانی دەڵێن چاوەڕوانمانکەن ئێستا دەستیان پێکردووە چاوەڕوانمانکەن لە یەکی دەبزانن چی ئەەکەین پێشبینیتان بۆ دۆخی عێراق چی ئەگەر بە کورتیش وەڵام دێتەوە من سپاست دەکەم بەڵێ باش وڵی ئەو پێشببینیە ئینسان بۆیە زەحمەتە بیکاوکو عرزم کردی لەبەرەوەی ئەوانەی کە ئەو کێشانە بێت چارەسەرکەن لە بەغانین ئەوەی کە دەسەڵاتی هەیە لە چارەسەرکردنی ئەو کێشانە لە دەرەوەی عێراقا ئەمە یەکەم ئەگەر زۆر بە سلێمانی خۆمان پێ بڵم گا حاکەم تەمانە بۆ چوونی خۆمە ئەمە با لەسەر حیزبەکەم حساب نەکرێت هی خۆمە هی ئاری بە قەناعەتی من وەزعی بەغا وەکو تەلاقێک وایە کەوتبێت و بە 700 مەلا تازە ساق نابێتەوە چاک ناکرێتەوە ئەو ڕای منە زۆر باشە زۆر بەڕێز ئاری بێتەوە بۆ فترێکی کورتە 6 مانگ ساڵێ 2 ساڵ زۆر باشە زۆر بەڕێز ئاری هەرسین ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی لا سلێمانی و هەڵەبجا گەلێک سوپاس کە بەشدار بوون لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکان سوپاس بوویەوە شەوتان باش.